ئێمە مسلمانیش لە عەزابی خوا بترسین. بابزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک ئەم ئاەتانەی بیستۆ سەبارەت بە قەومی عاد خوای گەورە چۆن لە ناویانی برد، حاڵی پێغەمبەری خوا چۆنە صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیحدا کە ئیمامی بوخاری مسلم ڕحمەتی خوا لێم ڕیوایەت دەکەن لە دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕحمەتی خوا لێ بێ دەفەرمێت: وإذا تخيلت السماء تغير لونه. دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕحمەتی خوا لێ بێ دەفەرمێت کاتێک کە هەور دەهات بۆ ئاسمان یەکسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگی تێکەچوو، دەموچاوی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەپەشۆکە. ئێمە کاتێ هەورێکی ڕەش ئەبینین دڵمان خۆشە، بەڵام خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕەنگی تەغەیەرە لەونوه، ڕەنگی تێکەچێ دەپەشۆکێ، بە دەموچایەوە دیارە بێتاقەتە پەشۆکاوە. خۆشەویستترین ئادەمیزاد لەسەر زەویە صلی الله عليه وسلم ئەوە حاڵەکەیتی کاتێکە هەور ئەبینێ بە ئاسمانەوە هەورێکی تۆزێ ڕەش یەکسەر ڕەنگی تێکەچێ. وخرج ودخل وأقبل وأدبر. دایکی ئیمانداران دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ عائیشە نەک هەر ڕەنگی تێکەچوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵکو دەچوە ژوورەوە و دەهاتە دەرەوە، دەڕۆیشت و دەهاتەوە، ئەم سەر و ئەو سەری دەکرد. فإذا مطرت سري عنه. بەڵام کاتێک کە هەورەکە بارانی دەباراند یەکسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەموچاوی گەش ئەبوو، ڕووی خۆش ئەبوو، ئەو ناڕەحەتی و ناخۆشی و جوڵە جوڵەی نەئەمە، چونکە خوا عەزابی نەناردووە. فعرفت ذلك في وجهه. عائشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت دەموچاوی پێغەمبەری خوام دەبینی صلی الله عليه وسلم دەمزانی بێتاقەتە، ڕەنگی پەشۆکا و تێک چووە. ئەفەرمی پرسیارم لێ کرد، فسألته، پرسیارم لێ کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە خەڵکی هەورێکیان بۆ دێت هەورێک دەبینن دڵیان خۆشە بێ ئەڵێن باران دەبارێ، بەڵام تۆ بە پێچەوانەی خەڵکیەوە کاتێک هەورێک ئەبینیت تۆزە ڕەنگی جیاوازە ڕەشە تاریکە یەکسەر دەموچاو و تێک ئەچێ بە پێچەوانەی خەڵکیەوە. خەڵ دڵی خۆشە بەڵام تۆ ڕەنگت تێک ئەچێ، تۆ ئەم سەر و ئەو سەر دەکەی، دەڕۆیتە ژوورە و دێتە دەرەوە، دەڕۆیت و دێیتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵامەکەی چییە؟ فەرمی فقال يا عائشة ما يؤمنني أن يكون فيه عذاب لعله يا عائشة كما قال قوم عاد فلما رأوه عارضا مستقبل أوديتهم قالوا هذا عارض ممطرنا. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمی ئەی عائشە تۆ چی دەڵێی؟ ئەو تۆ چی دەڵێی؟ کێ من ئەمین ئەکاتەوە لە عەزابی خوا؟ کێ هەیە بتوانێت کەفالەتی من بکات، زەمانەتی من بکات کە ئەو عەزابی خوا نییە؟ عەزابی خوا جێگای متمانە نییە. ئەوەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوەیە ترساوە لە عەزابی خوا، خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم. کێ من ئەمین ئەکاتەوە لە عەزابی خوا؟ کێ دەڵێ ئەمە عەزابی خوا نییە؟ ئەترسم ئەی عائیشە ئەکاتی ئەو هەورە تاریک و ڕەشە دەبینم، ئەترسم ئەو هەورە بێ کە قەومی عاد وتیان باران دەبارێنە بەڵام باران نەبوو، عەزابی خوا بوو. منیش ئالەوە دەترسم ئەو هەورە هەوری باران نەبێ، هەوری عەزابی خوا بێت، بەسەر ئێمەدا بڕژێ. ئێمەش بەڕاستی تاوان و گوناهمان زۆر کردووە، دەبا لە خوا بترسین. ئەو تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ترساوە لەوەی هەورێک ئەو هەورێکە دێت هەمان هەوری قەومی عاد بێت، هەمان سزایتیا بێت کە خوای پەروەردگار بەسەر ئەو قەومەدا ڕژاندی و سەپاندی. من و تۆ چیمان کردو بۆ قیامەت؟ هەتا لە خۆمان بایی ببین چیمان کردو بۆ قیامەتی خۆمان. نوێژێکمان کردو خوا دەزانێت ئیخلاسمان تێدا یاتی ئەمانە نییە، لە خۆمان بایی نەبین. ئەوەتە حاڵی پێغەمبەری خوا وایە صلی الله عليه وسلم. ئێمەش ئینشەڵڵا ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد دەرز و عیبرەتی ئەوەی لێوەرگرین. هەر کەسێک بە قسەی پێغەمبەران نەکات سەلامی خوایان لەسەر بێ لە دنیا و لە قیامەتە بەشی سەرشۆڕی و زەلیلیە. چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم وجعل الذلة والصغار على من خالف أمري. سەرشۆڕی و زەلیلی بۆ ئەو کەسەیە کە سەرپێچی فەرمانەکانی من دەکات. کێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟
ئەم حەدیثە صحیح جامع صغیردا هاتووە کەواتە سەربەرزی و سەرفرازی لە شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەراندایە سەلامی خوایە لەسەر بێ سەربەرزی و سەرفرازی لە شوێنکەوتنی ڕێبازی سەحابەکانی پێغەمبەری خوادایە صلی الله علیه وسلم